لێرە بەرزایەکانی پردەی پێڵێن میحۆری کەرکووک ئێمە فەوجی 35 تایبەتی کەرکووکین ئێرەمان پێسپێردراوە ئێمە ئامادەین بە خوێنی خۆمان ئێرە بپارێزین ئێمە پێشمەرگەین پێشمەرگە ئەرکێکی پیرۆزە کەوتت پێشمەرگەی تر پیرۆزە زۆر پیرۆزە ئێمە بۆ نەو مناسەبە نیە جەژنە ڕەمەزانە نەورۆزە هەموو کات ئێمە سەردەم ئامادەین لێرانە ئێمە لە ماندوێتی ناگەڕێنەوە هەموو کات لێرە ئامادەین لە پێناوی ئێوەی کە هەرێمی کوردستان پارێزن ئمە پێشمەرگەی هەرێمی کوردستانین دیفاع بە خوێنی خۆمان دیفاع لە هەرێمی کوردستانەکەین و هەموو کات ئامادەین ئێرە بپارێزین ئێمە بە سێوەج بە لێرە دەوامەکەین وەکو برا ئێمە تەباین ینی ڕەمەزانە ئەوە خۆتان بینیتانە ئێمە لای ئێمە ئەوە نییە ئەمە ئەفسەرێکەوە مەسوولێکە و پێشمەرگەیەەکە هەمومان لەسەر یەک مێز لەسەر یەک سفرە نانەخۆین و گفتوگۆ ئەەکەین برایەتی ئێمەی وا کۆ کردوتەوە زۆر بە قووەترمانی کردو. ڕەمەزانان عادەتەن ئێمە بخۆمان لە ساترەکان ئەگەڕین بەسەر نوقتەکان خۆمانە ئەگەڕین بەسەر برا پێشمەرگەکانمانە تا کاتی پارشێ و دێت دانیشین نانێک دروستەکەین بە هاوکاری هەموو برا پێشمەرگەکان خۆمان زۆر ئێوارانیش دوو سێ ڕەبایە دێین بە یەکەوە دانیشین فتارەکەینەوە بەڕاستی دڵخۆشین ئەو برا پێشمەرگەی بە یەکەوە لەسەر یەک سفرەخواان دانیشین و پارشێوانیش عادەتەن هەمومان هەڵەسین بە دروستکردنی شتێک بۆ ئەوەی بۆ خۆمان بیخۆین و هەر وەکو برا وەکو کەسی یەکتری ئێمە بەردەوامین لەم سەنگەرانە.